مناوی خۆی گەورە و میرەبان ئایزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی بەوێ بەڕێز خۆشەویست دەگەمەوە. بابەتی وازکردنی ئەمڕۆمان تایبەت دەبێ بە خول لە سپێ و بابەتی چامپیۆنز لیگ دەست پێ دەکەینەوە. سپەی یارێکی گرنگمان هەیە، ئارسناڵی دەرکەری ڕیاڵ مەدریت، پاریس سەن ژەرمان ڕوبەڕووی یەک دەبنەوانێت کە ئەمە یەکێکە لە یاریە تایبەتمەندەکان و ڕۆژی چوارشەمەش ڕوبەڕووبوونەوە تایبەتمەندەکەمانەیە کە جیهانی تۆپی پێ چاوەڕێی دەستکەوتەکانی ئەم ساڵی بەرشەلۆنەیە و بەرەی دژی بەرشەلۆنەش هەمویان دەچنە بەرەکەی ئەولا ئەم ساڵ باشە شتەکان پێچاوانە بۆتەوە هاڵێ یەومن لەکەوە یەومن عەلەیک پار عکسەکەی ڕاز بەڵام ئەم ساڵیش هاندەری جامە هەر بۆ خۆشی باسی کەمەوانێ پار هاندەری ڕیاڵ مەدریت گاڵتەی باندەری بەرشلۆنە کرد هەنوو هەر ڕۆژە درێسی یانەیەکیان لەبەردایە. جا ئەم ساڵیش ئەوەی تر بەم جۆرەی لێدێ هاندەرانی ڕیاڵ مەدریت دەبنە هاندەری ئینتەر بۆی کە بەرشەلۆنە سەرکەوتوو بێ بەرشۆنە بتوانێت سەرکەوتنی لەو یارێدا تۆمار بکات یاخود دۆخێکی تر ڕووبدات. بەرحاڵ ئەمە باسی ڕۆژی سێشەمە و چوارشەمەوانە بێ بەڵام ئەمڕۆ باسی چامپیۆنز لیگ دەکەین و باسی و دۆخەکەین کە یاخود باسی خولەکان دەکەین و باسیەوە دەکەین کە ڕوودەدات. بەڵام سەبارەت بە سەرەتا حەز دەکەم باسی چیتان بۆ بکەم، باسی ڕووداوەکانی ڕانەرایەتی ڕیاڵ مەدریت یا ڕۆشنی کارلۆ ئەنشیلۆتی. تەمان ئەوەی کە هەیە هەموو شتێک هەواڵە کاکاروانجان پەلەمەکە بە قوربان منەڵێن بەیانی دووبانیش بەرنامەمانە بێت لەسەر بەرشەلۆنە ئێمە دوو دەرفەتی ترمانەیە بۆ ئەمڕۆ باسەکانی ترەکەین واز لە بەرشلۆنە بێنە بۆ ئەمڕۆ. بەڵام بابەتی ڕۆژەوەی کە کارلۆ ئەنشیلۆتی لەگەڵ ڕانەرایەتی ڕیاڵ مەدریت تەمان ئێسەوەی کە هەیە هەمووی دەنگۆکانە هەر ڕۆژنامەنووسێک هەواڵێک هەر دەستگایەک هەواڵێک لەبارەی کارلۆ ئەنشیلۆتی و داهاتووی ڕانەرایەتی ڕیاڵ مەدریت بڵاو دەکاتەوە لەوەی کە چی دەبێ و چی دەگوزارێ. تەمان راپۆرتەکان بەو جۆرەیە کارلۆ ئەنشیلۆتی کۆتایی وەرزی ئەم ساڵ بەڕێکەوتن لەگەڵ فلۆرەنتینۆ پێرێزە بابەتی نوێکردنەوەی بۆندەکەی چونکە گرێبەسی پێشوێ ئەنشیلۆتی لاوین 2025 کۆتاییە دوای ڕیاڵ مەدریت بە بۆنەوەی ئەلۆنسۆش تازەی کردەوە بۆنەوەی کە ڕێکەوتنێکی دیکەشیان لەگەڵ ئەنشیلۆتیا کرد تا 2026 درێژەیان پێدا پاژەوەی و کاتە ڕانەرایەتیکردنی بەرازیلی سەرکەوتون یاخود یەکیان نەگرت. ئێستا دۆخەکە بەو جۆرەیە ڕیاڵ مەدریت و ئەنشیلۆتی یاخود پێرەس بڕیاری داوە کارپێکردنی ئەنشیلۆتی لە ڕیاڵ مەدریتدا کۆتایی پێبێنێت دو کۆتایی وەرزەم ڕانەرایەتی یانەکە پێش دەستپێکی جامی جیانی یانەکان بەجێ بێڵێ و قسە و باسیش لەسەرەوە هەیە کە ئەنشیلۆتی دوور دەخرێتەوە یاخودەوە تا ئەنشیلۆتی بەڕێزەوە بەڕێکرێی تر ئەمانە هەمووی هەواڵن ئێمە نازانین. بەڵام ئەوەی کە هەیە ئەوەی کە وەکو هەواڵێکی گرنگ بڵاو دەکرێتەوە کارکردنی ئەنشیلۆتی و ڕیاڵ مەدریت لە کۆتایە مۆرزە کۆتایی پێدێت ئەرکەکە کۆتایی پێدێت و باسیش لەوە دەکرێت کە یەکێتی تۆپی بەرازیلی کۆبوونەوەی لەگەڵ بریکارەکەی ئەنشیلۆتی کردووە و بڕیاری ژوایە لەوێ دەیڤیدی ئەنشیلۆتی کوڕی نابێ بە یاریدەدەری بەڵکو کارلۆس دۆنگا بڕیارە ببێ کە پێشتر ڕانەری بەرازیل بۆ بێ بە یاریدەدەری ئەنشیلۆتی لەگەڵ ئەنشیلۆتیا پێکەوە سەرکردایەتی بەرازیل بکەن و قسەکانیش لەسەرەوەی کە زۆرترین موچە لاسی ڕانەرانی هەڵبژاردەکەش بدرێتە کارلۆ ئەنشیلۆتی. ئەمە هەواڵەکان بەم جۆرەیە بەڵام بابەتی دروست ئەوەیە کە کارلۆ ئەنشیلۆتی و ڕیاڵ مەدریت لە کۆتای مەرزە لەک جا دەبنەوەش لە کاتی خۆیان باسی تری لێ دەکەین. دەچمە سەر ناپۆلی و دەچمە سەر دۆخی خولی ئیتالی. وەڵا ئەوە هیچ میلانۆشین نییە، ئەوە هیچ میلانۆ لە وەرزی ئەم ساڵە بە سەرتاپا سووری داپۆشی سەرتاپا بوو بە سوور و ڕەش. بەڵام ئەوە ئیتالیا خەریب و شین بێ بەڵام ئیتالیاش خەریکە لە شینی تۆخەوانێ لە شین و ڕەشەوە بێ بە شینی ئاسمانی، یعنی لەو دیوی خۆی داگە ئاسمانی ئیتالیا ساماڵە بێتەوانە ڕێگە بێتەوە بە ئاسمانێکی سروشتی خۆی. تا جوابی کاک هەردی ئەزیزە کە ئەڵێ میلانۆ شینە یاخود ئەڵێ میلان شینە خۆی میلان نا میلانۆ. ناپۆلی و ئەنتۆنیۆ کۆنتی ئێمە سەرەتا پێویستە چۆن چەند بەرنامە باسییان زیفلێکمان کردووە، چەندین بەرنامە باسییان زیفلێکمان کردووە و باسی کارەکانمانیمان کردووە لە بەرشۆنە و ڕێزگرتنێکی تایبەت و وردەکاری شەکانی و لە لیڤڵێکی زۆر تایبەت تا باسییان زیفلێکمان کردووە. بەڵام دڵنیام لەوەی کە تەواوی میدیا و تەواوی هاوڕێکانم لە بواری میدیایە من لە سەرەتای وەرزیش باسی کۆنتیم کردووە و لە ناوەڕاستی وەرزیش باسم کردو ئێستش جاری کرد باسی ئەنتۆنیۆ کۆنتی دەکەمەوە. ڕەنگە
غەدرێکی تاو بە بۆنەی باسی ڕیال مەدرید و بەرشلۆنە غەدرێکی تاو لە ئەنتۆنیۆ کۆنتی بکرێت. ئەنتۆنیۆ کۆنتی یەکێکە لەو ڕاهێنەرە تایبەتمەندانەی کە بەردەوام باشترین جێدەستی بە تیپەکانەوە بەجێهێشتووە و یەکێکە لەو ڕاهێنەرەی ڕاستە و خۆ کاریگەری لەسەر ئەنجامی تیپەکە دروستەکە. بەڵام لەگەڵیشیا سیفەتی بەردەوامبوون تۆزێ قورسە لەگەڵ کۆنتیتە و سیفەتی تەعامولکردن لەگەڵ کاریگەڕیانەکەشە تۆزێ قورسە لەگەڵ کۆنتیدا. چونکە پێشتر ئێمە بینیمانە لە یۆڤەیە کێشەی کاریگەڕیانەی هەبوو، لە تۆتنامان کێشەی کاریگەڕیانەی هەبوو، لە ئینتەرا لەگەڵ مارۆتایە کێشەی دروست کرد. یعنی لە هەموو تیپانەی کە کاری کردووە بەردەوام کێشەی لەگەڵ کاریگەڕیانەکەیە بووە. لە چێڵسی بە هەمان شێوە کێشەی لەگەڵ کاریگەڕیانەکەیە هەبووە. ئەموو ئەم دۆخانە کە بووە کۆنتی کێشەی دروست کردووە و کێشە لە نێوانیانە ڕوویا بەهەرحاڵ کە ئەمە خاڵێکی سلبیەتیدا. بەڵام ئێمە باسی خاڵە گرنگەکەیکەین جیاواز لە هەمووان سەیریکەن. تایبەتمەندی ڕاهێنەر لەکوێ وەردەگریتەوە؟ ئێمە دەزانین ئەستێرەی ناپۆلی دوو ئەستێرەی ناپۆلی ئەگەر دیاری بکەین دوو یاریزان بۆ ڤیکتۆر ئۆسمین و هەروەها فیچکا کڤاراتسخیلیا کە ئەم دوو یاریزانە لە تیپەکەی سپالەتیش ینی ڕۆڵێکی تایبەتمەند و زۆر گەورەیان هەبوو و ڕۆڵێکی ناوازەیان پێشکەشە کرد و پشتی شێریان بەرکەولەوەی کە ناپۆلی بۆ پاڵەوانی ئیتالیا. ساڵی ڕابردوو ئەمە کۆتایی هات نەشیان توانی بە بنە پاڵەوان هەرم تیپە بوو بەڵام نەیتوانی بێتە پاڵان. ئەم ساڵاتن دوو باشترین یاریزانەکەی کە ئۆسمین و کڤاراتسخیلیایە یەکێکیان لە هاویندا ڕووی یەکێکیان لە گواستنەوەی زستانەدا ڕووی. بەڵام ئەم ڕایەنەرە هیچ کێشەیەکی دروست نەکرد هات بە دیلەکانی هێنا دەیڤید نەرسی بەرازیلیەنە و ڕۆمیلۆ لۆکاکۆی کە لە ماوەی ڕابردوو ڕۆماوگرێ بەسی چێڵسیۆم هەموو مقۆمقۆیە خۆتانزان لۆکاکۆ و توانای جارانی ماوە سەر لۆکاکۆیە نییە کە لە ئێڤەرتۆنا بۆ لۆکاکۆیە نییە کە بە تایبەت لە مانچستەر یونایتید دیشا بوو کاکە و لۆکاکۆی ئینتەر میلان نییە. ئەو لۆکاکۆی وەرزی ڕابردووی ڕۆماژ نیانی بە چاو ڕێژە و گۆڵ وەوانەی هەموو شتێکی دابەزیەوە. هات لۆکاکۆی هێنا بۆ بەدیلی ئۆسمین و چەند گرێبەسێکی دیکەی ئەنجامدا لەوانە سکۆت ماکتۆمینای کە یاریزانی یەدەجی مانچستەر سیتی بووە بیلی گلمۆری هێناوە لە برایتۆن ئەوانێک کە ئەویش یاریزانێکی یەدەک بۆ کوتم دەیڤید نێرسی هێناوە سپینا زۆلا هێناوە یعنی هەموو ئەو یاریزانانەی هێناوێتی هیچی هێندەی ئەو یەک یاریزانی خۆی سوپەر کە ڤیکتۆر ئۆسمینە ڕۆشتووە هێندە کاریگەریان هێندە گرنگ نەبووە هێندە ناوێکی گەورە نەبووە. بەڵام کاتێک دیت لەسەر کارکردنی کۆنتی وردەبیتەوە لەسەر سیستمی کارکردنی کۆنتی وردەبیتوانێ تەعامولکردنی کۆنتی وردەبیتوانێ سیرەکەی کۆنتی ئەو یاریزانانەی کە دەیەنێت جێدەستیان بە تیپەکەەوە دیاری دەدا. ئێستا ناپۆلی بە 3 خاڵ لە پێش ئینتەر میلان و پێشەنگی ڕزمەندی خولی ئیتاڵی گرتووە. ئەو ناپۆلیەی کە وەرزی ڕابردوو پلەی دەیەمی گر نەیتوانی بەشداری هیچ پاڵەوانتیە بکە. زۆر کەس ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان باس لەوە بکەن ئەم ساڵ ڕکابەری لە خولی ئیتالی جا هەر تیپێکە دەبێتە پاڵەوان ئەگەر بۆ نمونە لە ئیسپانیا ڕیال مەدرید و بەرشلۆنە نەبێڵێەوە تیپە سیخراپە ئەگەر ئێستا لە سیتی لە ئینگلتەرا عاتی وای لێهاتووە ئەگەر سیتی نەبێڵێن مەڵا تیپەکانی تر ئاسی هەر تیپێکتر پاڵەوان بێ بیان و بەو تیپەیەگرن. لە ئەڵمانیا تیپێکتر یەکەم بیعینشت لە ئیتالیا یعنی هەموو شتەکان بەم جۆرەی لێهاتوە. بەڵام با ئێمە بین باسێکی ڕابردووی کۆنتی بکەینەوە بۆ یعنی زۆر غەدر لەم ڕایەنەرە کراوە. کۆنتی لە یەکەم ساڵی کارکردنی باری لە پلە دوو وێنایە پلەیەکی ئیتالیا لە یەکەم ساڵی کارکردنی سێنای لە پلەیەکی ئیتالیا وێناوە پلە دووی ئیتالیا لە یەکەم ساڵی کارکردنی یوڤەی بەسەر ئینتەری پاڵەوانی چامپیۆنز لیگ لە 2 ساڵی ڕابردوو و میلانی پاڵەوانی وەرزی ڕابردووتر کرد بە پاڵەوانی ئیتالیا یۆڤانتۆس و چووە ئینگلتەرا بووە یەکێک لەو 5 ڕایەنەرەی کە لە یەکەم ساڵی کارکردنیە سەرکردایەتی چێڵسی بکات بۆ بردنەوەی نازناوی پرێمەر لیگ. و کاتێ پاش دابرانێکی زۆر هاتە ئینتەر میلان و مارۆتاوان گرێبەستیان لەگەڵ کرد ڕاستە ساڵی یەکەم لەگەڵ یوڤیەکەی ساری و کریستیانۆ ڕۆناڵدۆ نەیانتوانی ببنە پاڵەوان بەڵام ساڵی دواتر ڕاستەوخۆ ئینتەر بووە بە پاڵەوانی ئیتالیا لەسەر دەستی ئەنتۆنیۆ کۆنتی. بەڵێ لە تۆتنهام گۆڕانکاریی بچووکی لە تیپەکە گر بەڵام کۆی گشتی سەرکەوتو نەبوو تەجروبەی تۆتنهام توانی وەکو تەجروبەیەکی شکست خوارد و سیرکی و لە ئیتالیا شاسەرە ڕایەوەی نەیتوانی ئۆرۆ دەستەبەر بکە بەڵام بەو 2 ساڵ کارکردنی ئیتالیا کە لە دوای ئەوەی کە لە مۆندیالی 2014 ئیتالیا شکستیە ناو لە قۆناغی کۆمەڵەکان ماڵاوایی کرد توانی ڕۆحێتێک بکاتەوە بە بەری ئیتالیا و وای کرد لە
یۆرۆی 2016 لە ئیسپانیای بردەوە کۆمەڵە دەستکەوتی باشێنە تا بە لە دانێک لاکەرەکان لە قۆناغی چاریش کۆتایی بەرامبەر باڵمانیا شکستی خوارد. کەواتە کۆنتی کۆی گشتی کارەکانی پەرفێکت بووە و هیچێکە لەو ڕانەرە ژیرانەی کە بە چەکی بچووک بە کەرەسەی بچووک دەتوانێت دامانجی گەورە بۆ پێچێ. ڕەنگە ئێستا زۆر کەس باس لەوە بکە بڵێ ڕیاڵ مەدرید ئەو گرێبەستانی دەیکا گرێبەستی بەلاش. بۆ نمونە باسی مڤاپێ بکەی، باسی ڕۆدیگێر بکەی، باسی هەچ یاریزانانی ینی زۆربەی زۆری یاریزانەکان باسی کەی گرێبەستی بەلاش بێ. بەڵام ئێمە لە ڕووی موچەی شۆوەری بگرین ئەم گرێبەستانە بەلاش نین. ئەگەر لە ڕووی پارە شۆری بگرین جیاواز لەمان پارە سەرف دەکەن. ئێستا بنمونە بەس بەرشەلۆنە وەربگرە لە یاری جامی شای ئیسپانیا یاری کۆتایی. ئێمە خۆ هەمومان باسمان لەوە کرد کە ئەم بەرشەلۆنەیە هەڵقوڵاوی کەتەلۆنیایە و هەڵقوڵاوی لاماسیا و بەم جۆرە و بەم جۆرێ. بەس پێکهاتەی سەرەکی بەرشەلۆنە زیاد لە 300 ملیۆن یۆرۆ بە یاریزانەکان بەخەرج درا. واتە هەموم تیپانەی تر بڕاپارێکی خەیاڵی سەرفەکەن. جیاوازە لە ناپۆلی، جیاوازە لە تیپێکی دیکە. بۆیە دەستکەوتی ناپۆلی و دەستکەوتی ئەمانە بە تایبەتمەند سیر دەکرێت. کە هەمووان ئەم لەقەبی سپێشەڵوانەکە بە مۆرینۆ بڕاوە لەبەرەوە ئەبتاڵێتی کە لەگەڵ پۆرتۆیا بردوێتی کاکە. شتێکی تایبەتمەندە تۆ بتوانی لەگەڵ تیپێکی لاوە تیپێکە پارەیەکی گەورەت بۆ چونکە ئێستا دنیای پارەیە یاریزانی باشت پێ نەبێت تۆ ناتوانانی ئەنجامەکان بەدەست بێنی. بەڵام کۆنتی هاتووە بەدەر لەوە بە یاریزانی ئازمام ناوەند ئەو یاریزانی کە مانچستەر یونایتد ئیشی پێ نییە هێناوێتی بۆ لای خۆی. یاریزانێکی لە برایتنەوە هێناوە بۆ لای خۆی. دەیڤید نێرسی لە بەنفیکا هێناوە بۆ لای خۆی. سپینازۆلای لە ڕۆما ئیزنیا هێناوەتە لای خۆی. یعنی کە کۆی گشتی تیپەکە وەردەگری سیرەکەی ئەم تیپە کۆکراوەیەکە بە بڕیاری تەندروست بە ڕۆحێتێکی پێکەوەبوون ئەم تیپە پێکەوە کار دەکات. بۆیە یعنی حەقە هەمووان دڵخۆش بوون بۆی کە کەسێک هەبێت بەدەر لەمە. ئێستا تۆ بە ناپۆلی ئەتوانی بڵێ تیپێکەکە پارەی وا سرم ناکە چونکە موچەی یاریزانەکانی شۆرگرەوە پارەیە سرم ناکە. بەڵام تۆ ناتوانانی بە لیڤەرپوڵ یا بە مانچستەر یونایتد یاخود کاکە بە میلان بە ئینتەر میلان بە بەرشەلۆنە بە ڕیاڵ مەدرید بە بایر مونیخ بەم تیپانە بڵێ وڵا داهاتەکەی ینی مقارنەی تۆ بە تیپەکانی تر زۆر فەرقیانەیە. بۆیە دەستکەوتی ئەمان ئەبێ زۆر گەورەتر سیرکرێت لە دەستکەوتی ئەمان. بەڵام بەداخەوە ئێمەی ینی بە تایبەتی من میدیاکارانیش باسکەم بەو جۆرە گرنگی پێدانێت چونکە ئێمە گرنگی بەوە دەدەین کە چ شتێک زیاتر هاندری یاخود نییە بەڵام تۆ ئەبێ لە هەمووانەوە فێروی. بۆیە کۆنتی خاوەنی ئەم دەستکەوتەی ناپۆلیە ئەگەر بێت و بێت بە پاڵان چونکە بەمانەوەی یاریەکان تا ڕادێک یاریەکانی ناپۆلی ئاسانترەوە بەجارێکی تر گرتنەوەی پێشەنگی من بڕوا ناکەم کۆنتیە و هەلە لە دەست خۆی بداتەوە نازناوی خولی ئیتالیەم جاریان لە دەست بدات و بارودۆخەکە بەم جۆرەیە. ئینتەر میلان شکستێکی نوێی بەرامبەر بە ڕۆما تۆمار کرد بەرامبەر بە تیپەکەی ڕانێری کە 18 یاریە لە خولی ئیتالی نەدۆڕاوە. تامان ڕانێرێکی کاتیە کۆتایی وەرزی ئەم ساڵەکەی لەگەڵ ڕۆما کۆتایی بێت لەبەرەوەی لە بە تەکلیف وازی لە ئەو دۆخەیەنا کەوازی لە کاری ڕانان بوو لەبەر خاتی ڕۆما گەڕایەوە بۆ ڕانەرایەتیکردنی تیپەکە بەڵام کۆتایی وەرزی ئەم ساڵ ڕانەرایەتی تیپەکە جێدێڵێ و بەردەوام نابێ. مە قەراری کۆتایی ڕانێریە کە لەگەڵ کاریگەڕیانەکەیان ڕێکەوتووە. ئینتەر شکستیەنە بۆ تا ڕادێک منەڵێم ئینتەریش لە خولی ئیتالیش بێهیوا بووە کەواتە ئەمە هەمووی ڕۆژی چوارشەمە ورتر باسیەکەین کە بۆ دۆخی چامپیۆنز لیگ و ئایا ئینتەر وەرزی ئەمساڵ ئەگەر شکست خواردوو بێت چی لێ بەسەردێ هەمووان ستایشی ئینزاگیمان کردووە مان باسی وەرزێکی زێڕینی ئینتەرمان کردووە بەڵامەوە تا ڕەنگە ڕۆژی چوارشەمە باسیەوە بکەین کە ئینتەر هەمووەوەی کردی لە ماوەی 2 هەفتە 3 هەفتەیە هەموو کارەکانی بەبادە. سیتی گەیشتە یاری کۆتایی جامێشێتی ئینگڵتەرا دەستکەوتێکی تایبەت بوو بۆ تیپەکەی گواردیۆلا ئەگەرچی نۆتینگامان سێکی بەرزی پێشکەش کرد بەڵام سیتی کوڕانی گواردیۆلا توانیان بچنە یاری کۆتایی ئەفای کاپ و زۆر گرنگە بۆ تیپەکەی گواردیۆلا لەم ساڵەیە کە خراپ دەرکەوت لەم ساڵەیە کە لە قۆناغی یەکەم ماڵەوەی لە چامپیۆنزی گرت لەم ساڵە کە لە هەفتەی 20ەوە نازناوی پریمەرلیگی لەدەستدا لەم ساڵدا کە نەیتوانی ناوێکی بەهێز بێ لە ناو ناوەکانە ناوی ڕانەرەکەی هێندایە خوارەوە ناوی تیپەکەی هێندایە خوارەوە لە چۆ لە ئاستی لوتکە هێندایە خوارەوە بەڵام تۆ گرنگە هەر لەم کاتەدا ناوی خۆدون نەکەی ئەوە تا سیتی گەشتنی بە یاری کۆتایی ئەفای کاپ مسۆگەر کردووە
کامە خۆی لە خۆیدا دەستکەوتێکی باشە گەشتنی سیتی بە چامپیۆنزیک هەمان دەستکەوتێکی باشە بۆ ئەم تیپەی کە وەرزێم ساڵ ئەنجامەکانی وەکو پێویست نەبووە و ئەگەر بێت و نازناوەکەش دەستەبەر بکە ئەوە کارێکی باشتر و ناوەزەتر دەبێت و ڕەنگە ڕۆحیەت و حیوێتێکی تر بێ بۆ تیپەکە بۆی کە لە وەرزی داهاتوو باشتر و باشتر دەست پێ بکە. باسی لیڤەرپۆڵیشتان بۆ دەکەم بەڵام جارێ دەچمە لای بەشێک کۆمنتەکان با کۆمنتی هاوڕێیان لە یاد نەکەین چونکە من هەمیشە حەز دەکەم کۆمنتی هاوڕێیان بەشێک بن لە بەرنامەکەەوە لەگەڵما بەشدار بن. کاکاروانی ئەزیز ئینشاءڵڵا ڕۆژی چوارشەممە بە تەواوەتی باسی بەرشلۆنە و باسی ئینتەر دەکەین لەگەڵما بن تاوکاتە کاگەمال دەستی تۆش خۆش. کاکە ڕێبازیان ناڵێم 30-50 30-70 سبەینێ باسی ئەرسناڵ و پاریس سەن ژەرمانت بۆ دەکەم بە چاوان. کاک محسین ئەڵێ پێشوەخت ئینتەر خۆی تەسلیمی ناپۆلی کرا ناپۆلی سوودی لێوە دەکرێت یان بەرشەش خۆی ئامادەکاری خۆی بۆ ئینتەر دەکات. من بڕوا ناگەم هیچ سیپێک ئێستا بۆ منە دوێنێ ئینتەر ئامانجی دۆڕاندن بوو بێ بەرامبەر بە ناپۆلی یا ئامانجی دۆڕاندن بوو بێ بەرامبەر بە میلان نە هەرگیز شتی وانە. تۆ ئەگەر بێ حسابی یەدەکبوون یاریزانەکانی ئینتەرکی بەرامبەر بە میلان بڕوا بکە بڕۆ سیری یاریەکانی ئینزاجی بکە لە ئەبتاڵە لە خولدا هەموو یاریەک بە تەشکیلەی جیاواز یاری کردووە هەموو یاریەک پێگاتەکەی جیاواز بووە بەڵێ ئێمە وتومانە تۆ یانزە یاریزانە باشەکەت ئەم پێگاتەیە بە بڕوایەمە بەڵام ئەو هەموو یاریزانەکانی بەشداری پێکردووە هەرگیزیش لەو بڕوایانی ئینتەر خۆی بە ئانقەز بەرامبەر بە میلان خۆی بە دۆڕان بێ و ئارەزوی دۆڕانی کرد بێ و خۆی بە ئانقەز بەرامبەر بە ڕۆما دۆڕان بێ بەشکە ناپۆلی پێشی بکێ و نا هیچ ڕایەنەرێگەوەی نایە ئینتەر حەزێکرد لە ئێستەوە بگاتە یاری کۆتایی تۆ حسابی ئەوت کردووە بۆ ئینتەر زۆر دڵنیایە لە بردنەوە لە بەرشلۆنە تا بڵێن قوربانی بە جامی ئیتالیا و سوپەری ئیخولی ئیتالیاوە لە بەرخاتی چامپیۆنز لیگ ئەو نە مسۆگەرە لە چامپیۆنز لیگ کە بە دەستەبەریەکە تا بڵێ ئەمە قوربانیەوە بەعکسەوە تۆ چامپیۆنز لیگەکەت ئەرکت قورسە دەستەبەرکردنی نازناوی خولی ئیتالی لە دەسەڵاتی خۆتە دەستەبەرکردنی جامی ئیتالیا لە دەستی خۆتە کە بردنەوە بوو لە میلان لە یاری گەڕانەوە لە بەردە ماندەرانی خۆتە من هەرگیز لەگەڵ ئەو قسەیانیم کاک محسین و بڕواشم وایە تیپەکە حەزی دەکرد هەموو نازناوەکان بێتەوە بەڵام ئەوە دۆخی یارەکان و تەعاملی تیپە ڕکابەرەکان بوو کە ئینتەری بەو جۆرە برد. شوێنەخان دەستی تۆش خۆش ئیشەڵا ناپۆلی نازناوەکە دەبات کاگاوکار ئەڵێ کامیانە لە مێژووی خولی ئینگلتەرا پریمەر لیگ پێش ئەوەی زۆرترین هەفتەی بمێنێت نازناوەی یەکلا کردبێتەوە ئەم ڕیکۆردە بە ناوی کامیانەوەیە وەڵایی کاگاوکار دڵنیانیم لێ نازانم بەڵام هەفتەی 34ش بۆ لیڤەرپۆڵ پێم وابێ لە ژێر ناوی پریمەر لیگا بێ ڕیکۆردێکی تایبەت بێت چونکە گەرێمە ڕێژەی خاڵەکان وەربگرین لە پریمەر لیگا خاڵێکی دیاریکراوە لە چەند لە 75 خاڵ بۆ 90 خاڵ کە دەبی بە پاڵەوەن 75 خاڵ بۆ 90 خاڵ حتمما زۆربەی کەڕەتەکانی چۆتە هەفتەی 35 و 36 و 37 بەڵام وەکو دەقیق پێ بڵێمەوەیە دڵنیانیم لێی. کاک محەممەد دەڵێ ماکتۆمینای داینامۆی ناپۆلیۆ پشتی شێری بەردەکرێت ئەم دای ماکتۆمینایە خۆتان نەزان هەرە و ماکتۆمینایە کە تینهاگ دەرفەتی پێنەداوە تینهاگ بۆ کار بوو بۆی کە لە مانچستەر یونایتد بڕواوە بچێتە ناپۆلی. کاک عەبدولمەجید دەڵێ باشترین کەس لۆ ڕانەری ڕیال مەدرید لۆ کارلۆی ڕیال مەدرید هەرگیز ناتوانێت بە بڕوای من بەم پێگاتەیە کە کارلۆ ئیشی لەگەڵاکردن بتوانێت تیوە بکە هەر ڕانەرێ بێتە ڕیال مەدرید پێویستی بە گرێبەستی زۆرە هیچ ڕانەرێ ناتوانێت لە غێری ئەنچیلۆتی ئاوا بەبێ داواکاری بتوانێت سەرکردایەتی ڕیال مەدرید کە خوامێنێ و مڵچین ڕۆژگارەکانی داهاتوو دەبینین و ئینشاءڵڵا زیاتر و زیاتر پەیوەندیمانە بێ قسە دەکەین بەڵام ئەوەی دەوترێت کە چابی ئەلۆنسۆ چونکە زۆر قورسەی ڕوگن کلۆب کارەکەی لە کۆمپانیا ڕیدبۆڵ بەجێ بێڵە بێ بە ڕانەری ڕیال مەدرید. کاک حەسەنەڵێ کاک محەممەدتەر لەم یارە کۆتانەدا تووشی شکزات و گرنگی بە نازمیەوەی چامپیۆنز لیگ دەکات و خولی پشتگوێ خستووە هەرگیز ئەم قسەیە ڕاست نییە کاک حەسەن دڵنیا بەلەوە چونکە تۆ ئەولەویەتت لە پێشتر لەو شتانەیە کە لە دەسەڵاتی خۆتە دەسەڵاتی خۆت لە خول پێشەنگی هەفتەی پێشووتر بەنە بۆڵۆنیا دۆڕاوی وات کردو ناپۆلی بێتەوە ئاستی تۆ جام یاری چوون لە میلانە تعادل وی هاتووی سێویج بە میلانە دۆڕی ئەمە هەلێکە لە دەستی خۆتت داوە بەشتی ئەنقەس نییە ئینتەر بە تاوی وەرزەکە بەم جۆرە یاری کردو دڵنیا بەلەوە. کاگەردیش هەمان قسە دەکاتەوە کۆنتی لە چێلسی جوانترین 3-5-2 یاریە کرد ئەم شکستە ئینتەر میلان تەئسیر لە ئەبتاڵ دەکات بەرامبەر بەرشەلۆنە من بڕوام وایە تەئسیر لە ئینتەر دەکات بەرامبەر بەرشەلۆنە بە دیوی باشتر بۆ ئینتەر چونکە ناکرێت دەم تیپە لە وەرزی ئەم ساڵا بێهیوا بێ بەڵام ڕەنگیشە
هەر بە یاری چوارشەمە بەرشلۆنە لە نێو یاریگای خۆیدا بە جۆرێک یاری بکات وا بکات کە ئینتەر سەرنجی تەواو بخاتەوە سەر خولی ئیتاڵی. ئەمە جارێ دیار نییە. ڕانێری نەخێر لە ڕۆما نامێنێتەوە کاک محەممەدجان. کاک یوسفەڵێ بەداخەوە سناڵەکەی مامۆستا گۆران نەبووە پاڵاوانی خول وەگەندەرێکی مانسونەتیت پیرۆزبای لەندەرانی لیڤەرپوڵ دەکەم. نا کاکشکار بە هیچ جۆرە شتیوانە ئەڵێ ئەمە هەز ناگەی پلانێکی ئینزاگی بێت بۆ لە خشتەبرنی بەرشلۆنە. ئەخر ناکرێت کاکە منطقی نییە تۆ بی قوربانی بە 35 هەفتەی یعنی کۆمەڵی شت دەوترێت وڵی یعنی من هەرچی بیری لێ دەکەم و شتانە یعنی بەداوای لێبوردنەوە پێتانەڵم زۆر نامەنتەقیە. ناکرێت تۆ تیپێکت لە قۆناغی شانزەی جامی ئیتالیا وێناوە هێناوتە یاری قۆناغی چوارگۆشەی زێڕین یاری گەڕانەوە تۆ 90 خولەگە بێ یاریکەی دوای ئەوە 90 خولێکی تر لە بەردەمامێنێ. ئەنی تۆ لەبەر دوو یاری نازناوێک لە دەستی خۆت بڵێ قوربانی پێ بەمەوە بانقە زواکەم یا بێ لە خولی ئیتالیا تۆ 4 هەفتەت لە بەردەمەوە بۆ پاڵەوان یعنی بیت قوربانی بێ لە ماوەی ئەم شەژەفتەیە کۆتاییە تۆ بە ئەنقەس دوو یاری بدۆڕێنی و 6 خاڵ لە دەست بێت و دەرفەیت بێ بە ناپۆلی بێت پاڵەوان نەوەڵام من هەرگیز لەگەڵم جۆرە بیرکردنەوەیانیم و هەرگیز بڕوای ئەو جۆرەشم نییە. من بڕواشم وایە ئینتەر میلان زۆر بەوازەحی هەر سێ نازناوەکەی ویستووە لە وەرزی ئەم ساڵە هەمان ڕکابەری ویستووە لە جامی ئیتالیا و هەمان ڕکابەری ویستووە لە خولی ئیتالیا و هەرە ڕکابەری کە لە جامی ئیتالیا کردوێتی لە خولی ئیتالیا کردوێتی بامان ڕکابەری و ڕوبەڕووی بەرشلۆنە دەبێتەوە. بەڵام ئینتەر لە توانایدا بەڵام لەم دوو یاری لەم دوو سێ یاریە ئینتەر وەکو پێویست نەبوو. ئێتە خۆتی بە یعنی ناتوانێت مکاتێ لێگاستە یاریکە. کاکژیرەڵێ کۆنتی بۆ خۆی لایەنە گەور بۆ کاکە چۆتە چێڵسی و دەستکەوتیەنەوە بەڵام کۆنتی سیفەتێکی وەکو پێم وتی کێشەی کۆنتیەوەی کە لەگەڵ کارگەڕیانەکان داواکاری هەیە هەمیشە ڕایەنەرێکی بە جوورمەوە داواکارەکانی خۆی دەگەینێت بە کارگەڕی تیپەکان ئەمەش پێیان قوبوڵ ناکرێ. ئەوە کاک بۆتانەڵێ ئینتەر میلان خۆی بۆ بەرشلۆنە حازر کردو لێوێژ نابات وەکو پێم وتن ینی بردنەوەی یاری بەرشەلۆنە شتێکی ئەو نەم سۆگەر نییە تۆ دانیشی قسەی لەسەرکەی بڵێ وەڵا یعنی زۆر نامەنتەقیە تۆ بە ئینتەر میلان بڵێ دەستبەرداری خولی ئیتالی بووە دەستبەرداری جامی ئیتالیا بۆ خۆی کۆ کردوێتەوە بۆی کە یعنی وەڵی بردنەوە لە بەرشەلۆنە لەم دۆخەی ئێستاە زۆر قورسترە لەوەی کە ئینتەر میلان ئەم یاری بۆڵۆنیاوەم یاری ڕۆمای ببردایەتەوانی و لە کۆتایە ببووە بە پاڵەوانی ئیتالیا زۆر قورسترە لەوەی ئەو یاری لە میلان ببردایەتەوانێ کە یاری گەڕانەوە بوو بیبردایەتەوە بگەیشتایەتەوە یاری کۆتای جامی ئیتالیا و هەوڵی بۆ جامی ئیتالیا بە ئەی تۆ حساباتی ئەو ناکەی گەرە ئینتەر میلان چامپیۆنزیەکەش بدۆڕێنێ هەموو وەرزی ئەم ساڵی کەستایشی ئینتەر میلان کراوە بێ بە وەرزێکی شکست خواردو ئینتەر لە ئێستەوە دەیوێت گرێبەستی ئینزاگی نوێ بکاتەوە ئەی تۆ نازانی هەندەران چنا ڕەزایەتێک لەم تیپە دەکەن ئەخۆ تۆ ناکرێ بگەیت یاری کۆتایی چامپیۆنزێک شکست بێنی ناکرێ هەمان چاوەڕێوە نازناوی سیانی دەستەبەرەکەی لە کۆتایی وەرزەکە تۆ دەست بە تاڵ دەرچی لەبەرەوە هاوڕێیانی عەزیزم ئەم قسەیە زۆر نامەنتەقیە کە باز لە قوربانیدانی جامی ئیتالیا و خولی ئیتالی بکرێ بۆ ئینتەر وە بڵێ کۆی کردوتەوە بۆ چامپیۆنزی من پێ دەڵێم هەمانەوە ئینتەرەیە ئینتەر تیپێکە کە گۆڕانکاری لە پێگاتەیە کردو بەردەوام و هەمانەوە ئینتەری بەرامبەر بە ڕۆما شکستیەنە تەنها گەڕانەوەی دۆمفرسە بۆ پێگاتی سەرکی بەرامبەر بە بەرشەلۆنە یاری دەکات بەڵام ڕەنگە یاریکردن بە تیپێکی وەکو بەرشەلۆنە کە ئەمساڵ هەمووان حسابی بۆ دەکەن کە ئەمساڵ هەمووان لەبەر چاویانە بەرشلۆنە چنمایشێک دەکات هەمویان لەبەر چاویانە کە بەرشلۆنە چەند گۆڵ تۆمارەکە هەمویان لەبەر چاویانە کە بەرشلۆنە چۆن هەموو جیانستایشەکە ڕەنگە حەیەویەت و حرس و تایبەتمەندی و ئامادەکاری یاریزانەکان 5 قات جیاوازتر بێ لە یاری بەرامبەر ڕۆما ئامادەیەکەی 10 قات جیاوازتر بێ لە یاری بەرامبەر بە میلان ئامادەیەکەی ئەمە بابێکی ترە ئەمە دۆخێکی ترە ئەمە پێی ناوتیە قوربانیدان بم بۆ نە دایم تۆ کە ڕوبەڕووی تیپێکی گەورە دەبیتەوە تۆ ڕوبەڕووی تیپێک دەبیتەوە کامان ستایشی دەکەن هەوڵە دەی جوانتر خۆ نمایشکە ئێستا بە نمونە ئینتەر میلان ببورن ئینتەر میلان لە میلانی ببردایەتەوانێ بچووە یاری کۆتایی جامی ئیتالیا هەواڵە چێون دەگرن نەبوو چونکە ئێمە دەزانین ئینتەر پێگاتەیەکی بەهێزیە ئینتەر تیمێکی بەهێزە لە ڕۆمای ببردایەتەوانێ لە پێشەنگی بەردەواممان بۆ هەر زۆر سادێمان و ئینتەر لە ڕکابەری خولی ئیتالیا خۆ ئێستاش لە ڕکابەری خولی ئیتالیا بەس زانی ئەگەر ئینتەر میلان لە بەرشەلۆنە بەرێتوانێت چۆن ناوی ئینتەر میلانە ڕوات چۆن باسی تیپەکەی ئینزاگی دەکرێت چۆن ناوی یاریزانەکانی هێندێ بۆ
ئامادەکاری بۆ میاریە و بۆ میاریە بەپی ئەم یاریە جیاوازە هەر بەپی ئەو تەحلیلەی کە ئەو شیکاری کە باز لە سەرکەوتنەکان و شکستەکان ئەم دویاریەکرێ وەک لەوەی لەم دویاریەکرێ تۆ بێ لەم مەفهومە تێبگەی لە کۆتاییدا باسی لیڤەرپوڵ دەکەم و باسی تیپەکەی ئارنێ سڵۆت دەکەم کە پاش 34 هەفتە یاریکردن توانیان ببنە پاڵەوانی ئینگلتەرا بۆ 20م جار لە مێژوودا و لیڤەرپوڵ بە تەواوی چۆتەوە سەرداری ئینگلتەرا ئەوەی کە مانچستەر یونایتد کە هەموو جار مناقەشەیان دەرانی لیڤەرپوڵ یەکرد لەوەی کە ئێمە زۆرترین نازناوی پریمەر لیگمانەیە چونکە نازناوی خولی ئینگلتەرا لەژێر ناوی پریمەر لیگا بوو بە عوقدەیەکی گەورە بۆیانی لیڤەرپوڵ کە دوای 30 ساڵ کڵۆب کۆتایی پێێنە و دواتریش ئارنێ سڵۆت لە یەکەم وەرزی کارکردنی دەسەبەری کرد وەکو دوێنێش پێم وتن سڵۆت بووە پێنجەمین ڕایەنەر کە لە یەکەم ساڵی کارکردنی نازناوی پریمەر لیگ باتەوە کە یەکەم ڕایەنەر کە لە یەکەم ساڵی کارکردنی نازناوی پریمەر لیگی بردوێتەوە جۆزێ مۆرینۆ بووە بۆیە پێی دەوترێ سپێشەڵەوە کۆمەڵی تایبەتمەندی بۆ مۆرینۆ کە ناوێنرێ شتێکی زۆر زۆر جیاوازە یعنی تۆ وەرە دیقەت بدەرەوانێ لە ساڵی 2000وانێ چامپیۆنزیەکان وەرگرە 2000 ریال مەدرید 2001 بایر مونیخ 2002 ریال مەدرید 2003 میلان 2004 پۆرتۆ 2005 لیڤەرپوڵ 2006 ئەوەی لیڤەرپوڵ ئەولا خەفەتم لێ خواردووە بۆم نایەتیان 2006 بەرشەلۆنە 7 میلان 8 مانچستەر یونایتد 9 بەرشەلۆنە 10 ئینتەر 11 بەرشەلۆنە 12 چێلسی یعنی کە سیریەکەی تێوە سیانزە بە دواوە خۆتان زان بایر مونیخ ریال مەدرید بەرشەلۆنە ریال مەدرید لیڤەرپوڵ کە بەم جۆراتوە بایر مونیخ مانچستەر سیتی یاخود چێلسی و دواتر ریال مەدرید مانچستەر سیتی ریال مەدرید ئیتەمسا کە سیریەکەی ئاوا سیریەکەی و من ئاماری 25 ساڵ مەرگرتی یەک مفاجەیتیە مۆرینۆ خاوەنیەتی بۆیە یعنی ئەهنێ جار لە کۆمەڵ شتی ترا تایبەتمەند ناوی مۆرینۆ دێنێ و لە یەکەم نازناوی پریمەر لیگ کە یەکەم ڕایەنەر لە یەکەم ساڵی کارکردنی نازناوی پریمەر لیگ بردوێتەوە مۆرینۆ بردوێتەوە بە دوایە کارلۆ ئەنشلۆتی ئەمەی دووبارە کردوێتەوە بە دوایە پیلیگرینی دووبارەی کردوێتەوە بە دوای ئەنتۆنیۆ کۆنتی دووبارەی کردوێتەوە بە دوای ئارنێ سڵۆت دووبارەی کردوێتەوە بۆیە لیڤەرپوڵ ئەم ساڵ بە شایستەیی نازناوی پریمەر لیگی بۆ خۆی دەسەبەر کرد بە سەرکرداتی محەممەد سەڵاح کە تاوەکو ئێستا بە 28 گۆڵ پێشەنگی گۆڵکارانی کردووە بە 18 ئەسیست پێشەنگی ئەسیستکارانی پرێمەر لیگی گرتووە و بەبێ دوودڵی و بە دڵنیایی من پێ دەڵێم ئەم ساڵ سەڵاح نەک گۆڵکاری پریمەر لیگە نەک ئەسیستکاری پریمەر لیگە باشترین یاریزانی پرێمەر لیگیشە و پەیوەست دەبێتەوە بەشداریکردنی جامی جانیانەکان من هەرگیز بڕوان ناکەم سەڵاح لەوە دابڕابێت کە ڕکابەری باڵۆن دۆر بێت ڕاستە چامپیۆنزی گۆکارێکی سەرەکیە بۆ سەڵاح بەڵام مەگەر بێت و بەرشەلۆن هەموو نازناوەکان دەستەبەر بکە و کاتە سەڵاح کێرفی ینی ڕکابەری بۆ باڵۆن دۆر زۆر زۆر دوور دەکەوێتەوە ئەینا ئەگەر بەرشەلۆنە پاڵەوانی چامپیۆنزیگ نەبێ بۆ نمونە لە ئینتەر میلان پاڵەوان بێ باسێکی ترە بۆ براوەی خەڵاتی تاکەسی پاریس سەن ژەرمان پاڵەوان بێ باسێکی ترە بۆ خەڵاتی تاکەسی ئارسنال پاڵەوان بێ باسێکی ترە بۆ خەڵاتی تاکەسی و جگە لە بەرشۆنەیەکی تر ببێتە پاڵەوان من پێم وایە سەڵاح هێشتا ڕکابەرێکی بێز دەبێت بۆ باڵۆن دۆر و بە تایبەتی جامی جانیانەکانی ئەم ساڵ من پێم وایە پشتێکی شێری بەردەکەوێت لەوەی کە خەڵات تاکەسەکان بۆیە یعنی بڕوام نییە سەڵاح بە دەرکردنی لە چامپیۆنزیگ دابڕێت چونکە ناکرێت دەمۆرزە سەر سوڕێنەرەی سەڵاح بە تەنها دەرکردنی لە پاڵاوانتێک وە بەم جۆرەی لێبێ کە بڵین لە هەموو خەڵاتێکی تاکەسی و ڕکابەریکردنی دوورکەوتێتەوە لێرەدا باسی خول بە کۆتا دێن سبەی لە باسی یاری پاریس سەن ژەرمان و ئەرسناڵ دێمە لایەوە و ئینشاءڵڵا دوو سبەیش تایبەت بە بەرشلۆنە و ئینتەر میلان و ڕۆبەڕووبوونەوە گەورەکە کە زۆرترین چاوی لەسەر کۆبۆتەوە لەگەڵتانە بەرداوە باتە